سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەمە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. نۆروزی دەیان هەزار کەسی ئازادی خوازان لە ورمێ، بەشداری هەزاران کەسی لە مەراسمی نۆروزی سەردووش لە مەریوان، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە سونقور، 60مین هەفتەی کارزاری نابۆ سێدارە لە زیندانەکانی ئێران، پشتیوانی براوەی خەڵاتی نۆبلی ئاشتی ئوکراین لە لەیلا پاشایی، تێپەڕکردنی سنووری 100,000 تمەنی نرخی دولار لە ئێران و شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی لە نەتەوە یەکگرتووەکان. نۆروزی دەیان هەزار کەسی ئازادی خوازان لە ورمێ. ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی دەیان هەزار کەس لە خەڵکی ورمێ یەکێک لە گەورەترین ڕۆژنەکانی نۆرۆزیان لەو شارە بەڕێوە برد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ وێ ڕایگوشار و هەڕەشە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم نزیک بە 100,000 ژن و پیاوی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی خەڵکی ورمێ بە پۆشینی جلوبەرگی ڕەنگاڕەنگ لە دەور ئاگری سەرکەوتندا سەمایان کردووە و هاتنی بەهار و نۆرۆزیان لە هەموو بنەماڵی گیان بەخکردوانی ڕێگای ئازادی، بەندکراوانی سیاسی و خەڵکی شۆڕشگێڕی کوردستان پیرۆزبایی کردووە. شایی و خۆشی ژنانی شاری سنا بە بۆنەی نۆرۆز لە شەقامی فێردۆسی. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە، ژنانی ئازادی خوازی شاری سنە بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی لە شەقامی فێردۆسی لەگەڵ مۆزیک هەڵپەڕکێیان کردووە. هاوکات لەگەڵ شەوی چوارشەمە سووری و هاتنی نۆرۆز، ژنان و پیاوانی شاری سنە بە جلوبەرگی کوردی لە شەقامی فێردۆسی پیاسەیان کردووە و لەگەڵ بڵاوبوونەوەی موزیک بە تووڕدانی حجابی ئیجباری هەڵپەڕکێیان کردووە. قەرەباڵغی شەقامی فێردۆسی و پێشوازی خەڵک لەو دیمەنانە هیمای یەکگرتووی خەڵکی ئەو شارە دژ بە سیستەمی سەرکوت بووە و هەزاران کەس لە شارومەندانی سنا هاوڕێ ئەو جەژن و شاییە بوون. بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە چەند گوندی سەقز و بۆکان. ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی هەزاران شارومەند بە جلوبەرگی کوردی لە چەند گوندی شارەکانی سەقز و بۆکان بۆ داگیرسانی ئاگر پێشوازیان لە نۆرۆزی سەرکەوتن کردووە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتووە، سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بۆ ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمەکانی نۆرۆز کاریگەری نەبووە و هەزاران ژن و پیا و بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگ لە قەڵاکۆن و مەرخۆزی سەقز، هەروەها حسێن ئاوا و کێوەڕەشی بۆکان بەشداری مەراسمی نۆرۆز بوون و بە دەور ئاگردا سەمایان کردووە. پێشوازی لە نۆرۆزی سەرکەوتن لە پیرانشار، سەردەشت و نەغەدە. هەزاران شارومەندی خەڵکی شارەکانی سەردەشت، نەغەدە و پیرانشار ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگ بەشداری ڕێوڕەسمەکانی نۆرۆز بوون. بەپێی ئەو ویدۆیانەی بەدەستمان گەیشتووە، هەزاران ژن و پیا و بە جلوبەرگی ڕەسەنی کوردەواری لە ناوچەکانی بێوران و سێورەی سەردەشت، بادیناوی پیرانشار و قارنەی نەغەدە ئاگری سەرکەوتنیان داگیرساندووە و لەگەڵ هەڵپەڕکێ هیوای ساڵێکی پڕ لە شایی و تەندروستیان بۆ خەڵکی کوردستان خواستووە. بەشداری هەزاران کەسی لە مەراسمی نۆرۆزی سەردووش لە مەریوان. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە، هەزاران شارومەندی مەریوان بە جلوبەرگی کوردیەوە بەشداری ڕێوڕەسمی پێشوازی لە نۆرۆز لە ئاوایی سەردووش بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هەزاران ژن و پیا و بە پۆشینی جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی لە دەور ئاگری سەرکەوتندا هەڵپەڕیون و جۆش و خۆشێکی بێوەنەیان بە ئاوایی سەردووش بەخشیوە. بەشداربووان ئاواتیان خواست ساڵی داهاتوو ساڵێکی پڕ لە شایی، ئازادی و سەرکەوتن بە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بێت. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە سونقور. ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی بنەماڵەی دوو بەندکراوی مەحکوم بە ئیعدام بە ناوەکانی وەحید بەنی عامریان و پویا قوبادی لە شاری سونقور دژ بە سزای سێدارە کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان، بنەماڵەی ئەو دوو بەندکراوە سیاسیە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لە یەکێک لە پارکەکانی شاری سونقور کۆبوونەتەوە و پلاکاردیان بە دروشمەکانی نابۆ ئیعدام و هەڵوەشاندنەوەی خێرایی سزای سێدارە بەدەستەوە گرتووە.
جێگای ئاماژەیە کە پویا قوبادی و وەحید بەنی عامریان لە سەردەمی شۆڕشی ژینە دەست بەسەر و لە ڕێکەوتی دەی سەرماوەزی ساڵی 1402دا هاوڕێی لەگەڵ 4 بەندکراوی دیکە بەناوەکانی بابەک عەلیپور، ئەکبەر دانشوەرکار، محەممەد تەقەوی سەنگدەهی و ئەبولحەسەن منتەزێر لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی بێبنەمای بەغی بە ئیعدام محکوم کران. هەڵکردنی ئاگری نەورۆز لە ئاگری و سلۆپی لە باکووری کوردستان. هەزاران شارومەندی خەڵکی باکووری کوردستان ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی ئاگری نەورۆزیان لە شارەکانی ئاگری و سلۆپی هەڵکرد و خوازیاری ئاشتی و ئارامی لە باکوور و ڕۆژئاوای کوردستان بوون. چالاکانی سیاسی بەشدار لەو مەراسمانە لە وتەکانیاندا ئاماژەیان بە درێژەی پێشێلکاریەکانی دەوڵەتی ئەردوغان لە باکوور و ڕۆژئاوای کوردستان کرد و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی قڕکردنی سیاسی کوردان بوون. بەشداربووانی ڕێوڕەسمەکانی نۆرۆزیش بە وتنەوەی دروش کۆمەڵکوژی خەڵکی ڕۆژئاوای کوردستانیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی و ئاشتی و ئارامی بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە عەمەڵیاتی لاوان. ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێشتنۆلی نەوت، پێدانی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و پەرداختی ئیزافەکاری و مەزایای پیشەیی بوون. ناڕەزایەتی کەشاوەرزانی دیلگان لە ئاست سیاسەتەکانی دەوڵەت. ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی کەشاوەرزانی ناوچەی چاهشووری دیلگان لە ئاست دیاریکردنی نرخی کەم بۆ بەرهەمی گەنمەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی جوتیارانی بەلوچ کەشاوەرزان دانەوێڵە و پاشکەوتی کەشاوەرزیان بە نرخی 28,000 تمەند کڕیوە، بەڵام ئێستا دەوڵەت نرخی 20,500 تمەنی بۆ کڕینی بەرهەمە کشتوکاڵیەکانیان دیاری کردووە. جوتیاران دەڵێن سیاسەتەکانی دەوڵەت زەرێری زۆری لێداون و داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان دەکەن. 60مین هەفتەی کارزاری نابۆ سێدارە لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی بەندکراوانی سیاسی و تاوانە کۆمەڵایەتیەکانی ئێران بۆ 60مین هەفتەی بەردەوام دژ بە سزای سێدارەمانیان لە خواردن کرد. بەپێی زانیاریەکان نزیک بە 40 بەندیخانەی پەیوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ سێدارە بوون و تا دێت ئەو کەمپەینە پەرە دەستێنێت. ڕەتکردنی داخوازی پێداچوونەوە بەسەر سزای حاتم ئۆزدیمیر، گواستنەوەی 15 بەندکراوی بەلوچی محکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی و سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی، شەریفە محەممەدی و وریشە مرادی بۆتە هۆی تووڕەیی بەندکراوان و داوای هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام و ئازادی بەندکراوانی سیاسی دەکەن. پشتیوانی براوەی خەڵاتی نۆبێلی ئاشتی ئۆکراین لە لەیلا پاشایی. ئۆلێکساندرا میتۆیچوک براوەی خەڵاتی ئاشتی نۆبێل لە ئوکراین لە پەیامەکەیدا لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس پشتیوانی خۆی لە لەلا پاشایی چالاکی مافی ژنان خەڵکی سنە دەربڕی. براوەی خەڵاتی نۆبێلی ئاشتی ئۆکراین لە پەیامەکەیدا پاڵپشتی لە هەڵوێستەکانی لەیلا پاشایی لە ڕۆژی جیهانی ژن بەرامبەر بە حیجابی ئیجباری، هاوسەرگیری منداڵان و ئیعدامی ژنانی بەندکراو لەلایەن کۆماری ئیسلامیەوە کردووە و هۆشداری داوە کە ئەو چالاکە مەدەنیە نابێت لە زینداندا بمێنێتەوە. هەر ڕۆژێکی بەندکران بۆ لەیلا ئەشکەنجە و ئازارێکی نوێیە و ڕژیم هەوڵ ئەدات لەژێر گوشاری جەستەیی و دەرونیدا ناچار بەدان پێدانانی زۆرەم لێ بکات. هاوکات ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیش لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی لەیلا پاشایی و هەموو بەندکراوانی سیاسی ژن لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بوو. تێپەڕکردنی سنووری 100,000 تمەنی نرخی دولار لە ئێران. ڕۆژی سێشەممە 28 ڕەشەمەی 1403 هەتاوی هەر دۆلاریکی ئەمریکی لە بازاڕەکانی ئێراندا بە زیاتر لە 100,000 تمەن مامەڵەی پێوەکرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پاش پەیامەکەی دۆناڵد ترامپ و دەستپێکی دووبارەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر حوسیەکانی یەمەن و حەماس لە غەزا
نرخی هەر دولاری ئەمریکی بۆ زیاتر لە 100,000 تمەن هەڵکشا و هەر دراوێکی زێڕ لە بازاڕەکانی ئێراندا بە 9 ملیۆن تمەن مامەڵەی پێوەکرا. دوایین هەواڵمان سەبارەتە بە شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی لە نەتەوە یەکگرتووەکان. مایساتۆ لە راپۆرتەکەیدا ئاماژەی بە چوونەسەرەوەی بێوێنەی ئاماری ئیعدامەکان لە ئێران و کارزاری سێشەمانەی نابۆسێدارە کرد و ڕایگەیان ڕژیمی کۆماری ئیسلامی لە ساڵی 2024 زاینیدا زیاتر لە 975 کەسی لە سێدارە داوە کە تەنیا 10% لەلایەن میدیاکانی ڕژیمەوە میدیایی کراوە و زۆربەی ئیعدامەکان بە نهێنی بەڕێوە چووە. هەروەها ڕژیمی ئێران درێژەی بە ئیعدامی ژنان، منداڵانی تەمەنجێر 18 ساڵ و بەنجکراوانی سیاسی و عەقیدەتی داوە و زۆربەی قوربانیان خەڵکی کوردستان، خۆزستان و بەلوچستان بوون. مایساتۆ هەروەها راپۆرتێکی ناخەژینی لەسەر سەرکوتی کەمینەکانی ئێران، توندوتیژی دژ بە ژنان، ئەشکەنجە و ئازاری جنسی و وەرگرتنی ئەعترافی ئیجباری لە بەنجکراوانی شۆڕشی ژینا بڵاو کردەوە و خوازیاری کاردانەوەی خێرایی کۆمەڵگەی جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی بوو. لەو کۆبوونەوەدا سامان یاسین بەندکراوی سیاسی پێشووی شۆڕشی ژینا بەشداری کرد و باسی لە بارچوونی مناڵی هاوژینە دووگیانەکەی و ئیعدامکردنی بە شێوەی ساختە کرد و خوازیاری یارمەتیدانی بەندکراوانی سیاسی و ڕزگارکردنیان لەژێر ئەشکەندەی سەختی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.